سڵاتە بەڕێزان تەوری ئەمڕۆی مایکەکەتان تایبەتە بە دیاردەی ڕەفاندنی پزیشکان لە شاری کەرکووک. ئەم دیاردەیە لە ساڵی 2004ەوە هەیە. چەندین لایەن و گروپ و ڕێکخرا و ئیدانەیان کرد، بەڵام وا دیارە ئەم دیاردەیە لە ئیدانەکان گەورەترە. ئایا هۆکاری چییە؟ لە ئێستادا مەترسی هەیە لەو شارە کە بواری تەندروستی شاری کەرکووک بەرەو خراپبوون بڕوات، ئەویش بەهۆی هەڵهاتنی یاخود ڕۆیشتنی پزیشکان بۆ دەروی شارەکە، هاتنیان بۆ ناوچەکانی تری هەرێمی کوردستان، هەروەها هەڵاتنیان بۆ دەروی وڵات بەهۆی هەڕەشەلێکردنیان لەلایەن کەسانی نەناسراوە. ئایا بابەس لەوە بکەین ئێمە لە بانگەشەکاندا لە هەرێمی کوردستان، لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان، لەلایەن سیاسەتمەدارە کوردەکانەوە، هەروەها لە حکوومەتی ناوەندی عێراقەوە بانگەشە بۆ ئەوە دەکرێت کە کەرکووک دەبێت بپارێزرێت لەلایەنی ئەمنیەوە. لایەنی ئەمنی ئەو پارێزگایە تا ئێستا بەو شێوەیە کە هەموو ڕۆژێک دەیبینین. وچانێک و دێنە وڵاتان بۆ ئەوەی لەسەر تەوری بەرنامەکە قسە بکەین. دووبارە سڵاتە نێبێ بەڕێزان، بەڵێ تەوری ئەم جارەی بەرنامەکی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە دیاردەی ڕەفاندنی پزیشکان لە شاری کەرکووک. دیارە پێشەوەی پەیوەندیەکانتان وەربگرین دەچینە لای راپۆرتێک، بەڵام دیارە بەداخەوە پزیشکانی ئەو شارە بەهۆی خراپی باری ئەمنیەوە نەیانتوانی گفتوگۆمان لەگەڵدا بکەن یاخود قسەمان بۆ بکەن. داواکارین لە بەڕێستان لەو بەڕێزانی کە هەڕشەیان لێکراوە، ئەو بەڕێزانی کە حاڵەتێک ڕوویدا بێت لەگەڵیاندا لە شاری کەرکووک بتوان پەیوەندی بکەن بۆ ئەوی زانیاری زیاترمان دەستکەوێت و حاڵەتەکان ببینین یاخود بێتە بەرچاومان. دەچینە لای راپۆرتەکە لەگەڵ هاوارستار و دواتر دێنە وڵاتان. دەستدرێژیەکانی سەر پزیشکانی شاری کەرکووک بەردەوامی هەیە و ساڵانە ڕووداوی کوشتن و ڕەفاندنی پزیشکانی شارەکە ڕوودەدەن. لە ساڵی 2004ەوە تاکو ئێستا چەندین دکتۆر لە سەرجەم نەتەوەکانی کەرکووک بوونەتە قوربانی ئەم ڕووداوانە و دەیان کاردانەوەی توندی لەلایەن هاوڵاتی و پزیشکان و سیاسەکان لێکەوتوتەوە. بە پێی ئامارێکی فەرمانگەی تەندروستی کەرکووک تاکو ئامادەکردنی ئەم راپۆرتە لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا 7 پزیشک کوژران و 11 پزیشکیش ڕفێنراون، جگە لەوانش کە کەسوکاریان دەستدرێژیان کراوەتە سەر. ئەم ڕووداوانش بووەتە هۆی ئەوەی دەیان پزیشک شاری کەرکووک جێبهێڵن و ڕووبکەنە شارەکانی هەرێم و دەرەوەی وڵات. لە ئەنجامی ئەو کارە تیرۆریستیانەی کە لە ناو شاری کەرکووکە ڕوویداوە تایبەتی دژی دکتۆرەکانمان، چی بە شەهیدکردنیان، چی بە هەڕەشە لێکردن، چی بە ڕفاندن. ئێستا وەزعێکی وا خوڵقاوە ناو شاری کەرکووکە دکتۆرەکانمان هەوڵی ئەوادن مۆڵەتی درێژ وەربگرن و بە بەستی ئەوەی بڕۆن بەرەوە هەرێمیان بەشیان بەرەو دەرەوەی وڵات. دکتۆرمان زۆر ڕۆیشتووە، بەڵام وەکو ئامار ناتوان بە تاواتی پێت بڵێم ئاماری کوژراو تا ئێستا لە 2004 تا ئێستا 7 دکتۆر شەهید بوونە لە ناو شاری کەرکووکە و ئەوانەیشی ڕفێنراون 11. بۆ وەرگرتنی ڕای چەند پزیشکێک دەربارەی ئەم ڕووداوانە و جێهێشتنی شارەکە، NRT زۆر هەوڵیدا لێدوانی چەند پزیشکێک وەربگرێ، بەڵام کەس ئامادە نەبوو لێدوان بە هیچ زۆرێک بدات. زۆر لە پزیشکان دەیانوت کە لە بەرباری ئەمنی ئەوان کەسیان نایەنەوێت لێدوان بۆ ڕاگەیاندنەکان بدەن. سەبارەت بە هێرش و هەڕەشەکانی سەر پزیشکان و ناچاربوونیان بەدەوام نەکردن و جێهێشتنی شارەکە، بەڕێوەبەری فەرمانگەی تەندروستی هۆکاری ئەم ڕووداوانە بە ئامانجی ئەو کەسانە دادەنێت کە ئەو دەستدرێژیانە دەکەنە سەر پزیشکان. بێگومان ئەمە مەبەستی تیرۆریستەکانەکە شتێکی وا بخڵقێن ناو شاری کەرکووکە ئەمن و ئاسایش نەمێنێت، خەڵکی کاری خۆی بەجێ بێڵێ، بەلبەلێکی وا ناو شارێک دروست بکات کە نەخۆش نەتوانێت بە ئیسراحەت بچێ بۆ نەخۆشخانەکان و یان بۆ لای دکتۆرەکان بەشێکیان ئێستا وازن لە کلینیکانیان هێناوە و دایان خستووە بەم شێوەیە بەرە و هەرچی جێگە بەرە و هەرێم بێ بەرە و دەرەوەی وڵات بێ. ئەمە ئەرکێکی باش نییە، چونکە تیرۆریستەکان ئەویان لێمانەوێ. لەگەڵ هەر دەستدرێژیەک بۆ سەر پزیشکان، نەتەوەی تورکمان خۆیان بە ئامانجی پلەیەک دەزانن و عەرەبیش پیان وایە کە ئامانجی سەرەکین و کوردیش دەڵێن بە هەمان شێوە دەستدرێژی کراوەتە سەر دکتۆری کورد و بە تەنها تورکمان و عەرەب نەبوونەتە قوربانی. لە هەر کاردانەوەیەکیشدا دەستگا ئەمنیەکان بە کەمتەرخەمدا ئەنرێن و تورکمان و عەرەب داوای دەرکردنی هێزی نافەرمی دەکەن و ئاسایش و پێشمەرگە بە نافەرمی دەزانن. لە بەرامبەریشدا داوای هێزی تایبەت بە نەتەوەکانی خۆیان دەکەن. دەستگا ئەمنیەکانیش دەڵێن ئەوان ئەرکی خۆیان بەجێ هێناوە و کەمتەرخەم نەبوون. ڕووداوەکانیش تاکو ئێستا بەردەوامن و شاری کەرکووک بەرەو کەمبوونەوەی پزیشک دەچێ و ئەوانەشی وا بوونەتە قوربانی و ئەوانەش وا شاریان جێهێشتووە کارەکانیان وەستاون. هاوارساریان ئارتی کەرکووک. بەڵێ یەکەم پەیوەندیمان سۆما لە سلێمانی. سڵاو لێ بێ سۆما خان فەرموو. ئەم کاتت باس زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. دەستخۆشیتەوە لەکەو لە یەکەم. زۆر سپاس دەکەم. بەداخەوە ڕۆژانە لە شاری کەرکووک ئەبیستین هەوڵی تیرۆرکردنی دکتۆرەکان یان ڕفاندنیانەیە. زۆر بەداخەوە دکتۆر هیچ
هیچ تاوانێکی نییە غەیری خزمەتکردنی ئینسان نەبێت بەڵام من نازانم لێرەیە کێ بەرپرسیارە حکوومەتی هەرێمیان حکوومەتی عێراقی کامیان خۆیان بە خاوەنی شاری کەرکووک ئەزانن ئەگەر خۆیان بە خاوەنی شاری کەرکووک ئەزانن بۆ بەرامبەر ئەمە هیچ کاردانەوەیەکیان نییە بەداخەوە نازانم من تا ئێستش نازانم کەرکووک ئەڵێن هی کوردە و کوردیش خۆی بە خاوەنی نازانێ هیچی بەرام بۆ نەکردو لە ڕووی نەک هەرکوشتن و ڕفاندنی دکتۆرەکانەوە بگرە لە ڕووی تەقاندنەوە و هاوڵاتیەکانیشەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای عەبدوڕەحمان لە حاجیەوە. سڵاو لێ بێ کاک عەبدوڕەحمان فەرموو. کاک شوان ێوارە باش زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. باشی دڵەکەمە حاڵت چۆنە؟ زۆر سپاس دەکەم تۆ باشی؟ دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. وەڵی زۆر حەز دەکەم گەڕێمەوە بۆ بەرنامەی دوێنێ هەرچەند لە جێگای خۆشی نییە بەڵام بەرنامەکە زۆر جوان و دوێنێ زۆر حەولمدا پەیوەندی بکەم بەڵام لەسەر دیاردێکرێتی بەڵام من بۆت بەرنامەکانی ڕابردوو دوو پێ حەزم لێ لەسەر دوو تەوەر قسە بکەن بەڵێ فەرموو پێشنیارەکان وەربگری بەهێن ئەوە لەسەر دیاردەی لە شرۆشی و هەروەها دیاردەی خەتەنەکردن پێما بێ تەوەرتان هەبێ لەسەر ئەم باوەتە بەڵام شتێکی باشە لەسەر دیاردەی ڕفاندنی دکتۆرەکانیا و پزیشکانێکە لە شاری کەرکووک خەڵکی کەرکووک دەتوانێت زیاتر ینی پەیوەندی بکاو بڕیار لەسەر ئەم مەسەلەیە دەن ئێمە وەکو من وەکو خەڵکی حاجیەوە ناتوانم بڕیار لەسەر بدەم بەڵام لایانی ئەمنی هێزە ئەمنیەکان بەیش خوان هەڵدەستن و کەم تەرخەم نین بەڵام ئێمە هەروە فێر بووین کەسێک ڕفێنرا یان شتێک کوژرا ینی لایەنە ئەمنیەکان هێزەکانی ناوخۆ بە خەتابار دەزانین لەم مەسەلەیە کاتێک خۆش و ئێوارەت باش. زۆر سپاس دەکەم ئێوارەت باش دەچینە لای دلێر لە کفری. سڵاو لێ بێ کاک دلێر فەرموو. سپاس کاک دیان کاتت بەخێر بە. زۆر سپاس دەکەم کاک دلێر. بەڕێزگانە دیاردەی ڕفاندنی پزیشکان لە شاری کەرکووک دیاردەیەکی نامۆ نییە و ئەوە دیاردە ئێمە بۆ نمونە لە زۆر شاری هەرێمی کوردستان خابی ئەو دیاردانە هەیە بەڵام لە جاتەوە پزیشک بفەرهێنری هاوڵاتی یاساییە فەرهێنرێ بۆیە یعنی من زیاتر ئەو حاڵەتە ئەبەمەوە بۆ ئەو ناغەنەی کە لە کەرکووکا وا ئەبینێ بەڵام من فرەفێخاییە بۆ نمونە تۆ لە کەرکووکا چەندین هێزەکە هەمە هێزی سەحوێرە ئەمە چەند دوو ئاسایش و حکومەتی هەرێمە و هەروەها چەند هێزی دیکە لەنەوبارەوە سنەکان هێزی خۆیان جایە شیعەر هێزی خۆی جایە کورد هێزی خۆی جایە یعنی ئاکلیوە زیاتر لەزانە وایە کردووە فرەفێخاییە بێ کەرکووکا دروست بێت ئەو حاڵەتانە ڕوو بدا بۆیە ئەمە ئەکلێ زیاتر ئەمە قسەی کوردیە بدمێت زیاتر بۆ هەرسەکە بگیرنێک بۆ حەسەن حوسێن ئەمە وەستێکی ئەمنی کردووە لە کەرکووکا دروست بکەین بۆ ئەو حاڵەتانە چیتر دروست نەبێتەوە ڕوونەدا ئەگەر ئێمە ئەو فرەفێخاییەتی وا زێنێنی لە کەرکووکا بەتایبەتی ئەمنی کوردی حاڵەتی لەوانە زۆر خەتەرتری وەردات زۆر سپاس دەستا خۆش بێت. زۆر سپاس دەکەم دەچینە لای محەممەد لە کەرکووک. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. زۆر سپاس کاک محەممەد. دەستخۆشی بەرنامەکە و لێکم. زۆر سپاس دەکەم. وەڵا بۆ نێم دکتۆرانە من کات باوکم لە مستەشفای جومەری خۆی داوامەکە یعنی ئەو ناوە پاکەواکە کە عملیاتی این کلەیە کرد 12 بەردیجێ دکتۆرەکان یانە بۆ ناکەین ئیلا دیتە خصوصی بە تقریبا 6 ملیۆن دەور ئاو بۆتەکەی 600,000 700,000 ئیلا ئاو بۆتەکەی بۆ کاکە ئەگە فەقیرێ نەیبێ بێت چی بکاتن لەم دەوڵەمەدا ئەو ڕاتبێکی نییە شتێکی نییە ئاباشام حکومەدا بێ حتا بەنی دەنگیان بۆ بدەین شتیان بۆ بدەین هیچش پێی نازان نەمانە کاکە بەڵێ کاک محەممەد دیارە ئەوەی کە جەنابەت باسێکی بەشێکە لە کێشەکان بەڵام ئێمە تەورەکەمان تایبەتە بە ڕفاندنی ئەو پزیشکانە حکومەت بێ بۆ یەکەن بەڵێ تەورەکەمان کاک محەممەد تایبەتە بە ڕفاندنی پزیشکەکان لە کەرکووک من بۆیە دەرفەت دەبێ قسە بکەی لەبەرەوەی جەنابەت خەڵکی کەرکووکی ڕاستەکەی خۆشیان خراپن بۆیە ئەیان بن کاکە ئەوە بۆ عالم ئیش ناکەن بۆ عالم تۆ پێت وایە لەبەر ئەوەی نرخی ئەو نەشتەرگارانی کە ئەنجامی دەدەن ئەوە بەرزە بۆیە وایان لێ دێت لەبەرەوەی لە 2004 تا ئێستا 7 کەس کوژراون و 11 ڕفێنراو لە پزیشکەکانی کەرکووک من دوێنێکە ڕۆشتمە لە مستەشفای جمهوری خۆم بۆیان نەکردووە کاکە دای 1 ملیۆن تاکە ملیۆنێکەکەن ئەگە بەشەر پیاوی فەقیرەکە نەی بێبێت چی بکە ئایا حکومەتی هەرێمەماندا چێ وایە سەنە ماڵەوە کەوتووە
بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد لە کەرکووک دیارە تەنها گلەیی هەبوو دەچینە لای ئیدریس لە قوشتەپە سڵاو لێ بێ کاک ئیدریس باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش زۆر سپاسان دەکەم زۆر پێخۆشحاڵم بۆ پەیوەندەکە وەرمگرت زۆر سپاس دەکەم ئێمەش خۆشحاڵین بەڵێ سەبارەت بە دکتۆرەکانی شاری کەرکووک بەڵێ بەڵێ حکوومەتی بەڕاستی کەرکووک زۆر کەمتر خەمە لەو دابینکردنی دکتۆرەکان ئەمن و ئاسایش بەڵێ سەبارەت ینی چۆن دەبێت دکتۆر بکوژێت لەلایەن تیرۆریستەوە دکتۆر سەرەکی ژیانی بەشەرە بەڵێ کاک ئیدریس پێت وایە ئەمە هۆکاری ئەو ململانەیە کە لە نێوان نەتەوەکانە هەیە لە کەرکووک وای لێ هاتووە دۆخەکە بە ئێستا بگا کە دەیبینین وەک لە راپۆرتەکەشا بینیمان لایەنی تورکمان دەڵێن ئێمە قوربانین لایەنی عەرەب دەڵێن ئێمە قوربانی هەروەها کوردەکانیش کێ بەرپرسیارەکەواتەوە کێ قوربانیە لەو بەڵێ سەبارەت بەختەکە لەو بێندا حکوومەتی هێرە کەمتر خەمە بەڵام تورکمانەکان زیاتر لە ئاژاوە لە شاری کەرکووک هیچدارێنەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای وریا لە چەمچەمان سڵاو لێ بێ کاک وریا فەرموو ئێوارەت باش براکەم زۆر سپاس دەکەم ئێوارەت باش دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم تەوەرێکی زۆر جوانە پزیشکان لە شاری کەرکووک و لە هەموو دنیا جێی دەستخۆشی و ڕێزلێنان و تەقدیرگرتنن چی گروپێکی تیرۆریستی بێ چی گروپێکی جیهادی بێ کە کاری وایان لەگەڵا بکە ئەوە جێگایەکی قێزەون و پێویستی بە ئیدانەکردنە لەگەڵ ئەو پێویستی بە ئیدانەکردنە پێویستی بە ڕێوشوێن یەکترنیە لەلایەن ئەو وەزارەتەکانی ناوخۆ ئاسایش و کە بیان پارێزن لە چی جۆرە پاراستنێک چی لە دەوامی ڕسمیەکانی کە بەیانانە و چی لە عیادەکانیش کە ئێوارانە پێویستیان بەوەیە بیان پارێزی جا بە نسبەت ئەوەی کەوا ئەو تەوەرەت هەڵبژاردووە زۆر دەستخۆشیە برایەک لەی لە دکتۆرەکانەکە کە عەمەلا دەکرێت من دکتۆرێکە ناسم ناوی ئایدنە لە خارج هاتۆتەوە لە 2004 تەقەیان لێ کرد و ویسیان بیفڕێنن ئێستا گەڕاوەتەوە خۆشبەختانە 34 مانگێکە لە شاری کەرکووکە نیشتەگەرێکی بۆ من کردووە کە بە پارێکی زۆر کەم کە جێی باسکردنیە وەکو یارمەتی نیشتەگەری بۆ خەڵکی شکات کە خەڵکیم نردووە لە ڕێی منەوە ڕۆشتووە خەڵکی بینیوە ئەوە جێی دەستخۆشیە بۆ دکتۆرەکانی کەرکووک و حکوومەتی هەرێمی کوردستان کە نە بەغدا و نە هەرێم بوونەتە قوربانی هەردوو جەژنەکان نە لە باشوور و نە لە باکوورەوە چاودێری دکتۆرەکان ناکرێ ڕای من لەسەر ئەوە کە ئەوەیە پێویستە لە ناوخۆی عیادەکان کە کەرکووکە پێڵەن شارە عەتوبە وەزارەتی ناوخۆ پیلانێکی تایبەتی هەبێ بۆ دانانی لە ڕێی ئیستیخباراتی و چی لە ڕێی چاودێری دکتۆرەکانەوە بی بکرێت و جێی دەستخۆشیتان لێکە زۆر سپاس بۆ وریا لە چەمچەماڵ بەڵێ ئەزان لە سەرۆری کۆمەڵاتی فەیسبوک دیارە چاوشین هۆرمزیار دەڵێت پێویستە لە دەسەڵاتی ئەمنی شاری کەرکووک پرسیار بکەن نەک لە خەڵک چونکە ئەمە کاری ئەمریە نەک خەڵک دیارە بەڵام ئێمە پرسیارمە نەکردو تەنها تەورەکە دەخینە ڕوو پێویستە هاوڵاتیانی کوردستان قسەی لەسەرکەن دیارە هەمومان کە دەڵێن کەرکووک ناوچەیەکی کوردیە کەرکووک شارێکی کوردیە سیاسەتمەدارەکانمان باس لەوە دەکەن بانگەشە بۆ دەکەن کە شارێکی کوردیە و ئەو کێشانەی کە لەو شارەیە هەیە ئایا ئێمە پێویست ناکە قسە لەسەر دیاردەکان بکەین پێویست ناکە قسە لەسەر کێشەکان بکەین لە کەرکووک بەڵێ دەچینە لای ئومێد لە هەڵەبجە بەڵێ ئاکۆ ئاسۆمان لەگەڵدایە سڵاو لێ بێ کاک ئاسۆ لە کەرکووک سڵاو لێ بێ کاک ئاسۆ فەرموو ئەم کاتان باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێتم دارەتەوەرێکی جوانتان هەڵبژاردووە زۆر سپاس دەکەم من پێم وایە ئەگەر چی ئەو فیزیشکە کورد بێ یان عەرەب بێ یان تورکمان بێ مەبەست لێرە عەقڵێکی توبی لەو شارەکەمە بێتەوە بەڵێ من لێرە ناڵێم چی تورکمان زیاتر ئەوەی داوە قوربانیان کورد یان عەرەب بەڵام لێرە یەک شتێک هەیە پێم خۆشە لایەنە پەیوەندیدارەکانی ئەو شارە نەک ئاسایش بڵاوکەنەوە لە ناو ئەو شەقامەیەکەوە ناوی ئەتیبایەکەوە بۆ حیمایی فیزیشکەکان دانراوە ئەوە تا ئەگەخۆ لە بەرچاوی خۆتانەوە کامیرەکانتان بینین جادی فیزیشکان بەم ڕۆژە ئاسایشی لێیە بەڵام تا کاتی ئەو دوو دکتۆرە ڕفێنراویا کوژرا خۆ لە ڕێی ماڵەوە بوو خۆ هەر پێ ناکرێ هەر فیزیشکە ئاسایشێکی لەگەڵا بێ بەڵام لێرە مهم ئەوەیە باری ئەمنی ئەو شارە ڕێک بخرێ لەلایەن لایەنە پەیوەندیدارەکان بە دەرەجەیەک لایەنە لەشکریەکان ئەمنیەکان هێزە ناوخۆیەکان استخبارات مخابرات زۆر هەیە لەخوا بگات بێ پۆلیس و ئەو لایەنە پەیوەنددارانە زۆرە بەڵام لێرە من بە هەڵەیە کە زانمکەوە ئەو ماوەی پێشوو چەند دکتۆرە ڕفێنرا و پاشان کوژرا و ئتر نازانم بە پارە ئازادکراویان چۆن ئەسان بەرامبەر بۆ بە فیزیشکەکان تفەنگیاندا دەمانچەیاندا
ئایا عقلێکی تۆبی لەو ئاستەدا ئەتوانێت دەمانچە بەکاربێنێ کە لە هەموو ژیانیایە سەماعەیەکی فەحسەکەی پێ قەڵەمێکی پێ چینێکی ئاوها بەرز گوناحنیە دەمانچی پێ بدرێ بیکەیتە ئەسکەرتارێتێک کەوا هەموو ژیانی داناوە بۆ هاوڵاتی. زۆر سپاس زۆر سپاس دەکەم. دەچین لای ڕێبوار لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک ڕێبوار فەرموو. مرحبا جانە. زۆر سپاس دەکەم. چای منی برای منی بەرنامەکە تا پێ خۆشحاڵم بۆ بەرنامە جوانە. زۆر سپاس دەکەم. بەڕاستی من زۆر معجبم بەو تەلەڤیزۆنە جوانەتان، یعنی بەڕاستی زۆر بەسەراحانە و بەڕاشکانە جوان شت دەرەخەن خۆزگا هەموو تەلەڤیزۆنەکانی کە شوەگەوە وایە. من خۆم زۆر لە کەرکووک ژیاوم، خەڵکی کەرکووکیش بوومەوە و لە کەرکووکی زۆر زیاوم، بەڵام ئەوەی ئەمڕۆ لە کەرکووک ڕۆدا بەرنامەیەکی سیاسیە، خەڵکی نایزانی خەڵکی عشایر و نەخێنەوە نازان مەسەلە چیە. مەسەلە ئەوەیە عەرەبە شۆڤێنەکانەوە و تورکمانە شۆڤێنانی کە سەر بە تورکیان ئاژاوە خەڵکێرن بە دکتۆر کوشتن و بە خەڵک ڕفانن و بەملاو بەملاو ئەو کێشانە ئەدۆزنەوە بۆ ئەوەی جێپێک بدۆزنەوە بۆ ئەوەی ئاژاوەیەک لە کەرکووکە دروستکەن و چونکە کورد بەرەو پێش ئەڕوا. بەڵام کاک ڕێبوار ئێمە لە چەند مانگی ڕابردوودا بینیمان هەندێک پزیشکی تورکمان ڕفێنران لە شاری کەرکووک. ڕاستەکەی پزیشکی تورکمانە ئەرفێنن بۆ تورکمانە ئەو پزیشکانە بێلایەنن یا لەوانەیە ئایدی ئەو لایەنە تورکمانانە بن کە وەکو هین وەکو ئەو لایەنە تورکمانانەی کە سەر بە یا بێلایەنەوە دکتۆرانەیە بەسەر عیرفان کەرکووکینیا سەر بە حیزبە ئەو تورکمانیانن کە بەلایەنی کوردین خۆیان زوڵم لە خۆیانەکەن خۆیانە کوژن بۆی هاوارکرد بڵێ نا ئەوە تاوامان لێکەن کوردوامان لێکەن تورکیاژ لە خوایەوێ ئەوە مسۆگەرەکەیە بۆ ئەوەی تورکیا بێتە جواب و شەرایەتی بدەنە ئەوە و کۆمەڵی خەڵک بێنە ناو کەرکووکەوە مەسەلەکە لە ئێمە تێکدەن و شتەکە بکەنە قاڵبێکی نێودەوڵەتیەوە وەکو نەوع شارێکە ڕووی داوە. بەرنامەیەکی سیاسیە بە دڵنیاییەوە ئەمە بەرنامەی سیاسیە و هیچ بۆی بەگەڕێ. مەسەلە ئەوەیە کورد ئەوێ ئەدانی دەوڵەتی بکە ئەوێ لە قوترێکە لە عێراق دابڕێت و کەرکووکیش لەگەڵێ ئەوانە لە ئێسەوە ئەو بەرنامەیان لە بەرچاوە کێشە دروستە کرد بۆی کێشەکە کەرکووک بکەنە مەسەلەیەکی نێودەوڵەتی بەو مەسەلەی ئیرابیانە. زۆر سپاس بۆ کاک ڕێبوار لە سلێمانی. بەڵێ سپاس بۆ کاک ڕێبوار لە سلێمانی. دەچینە لای سەیدا نور لە دهۆک. سڵاو لێ بێ فەرموو سەیدا. الو بەڵێ سەیدا چه حالە باشی برا گەلێک سپاس کەرەم کە عملت قلبي چندینه کود دکتر اکثر شارعی دزن آن بوجن دیف چونه بوی چندی هبتن. بله. بی پلیس چاوه گو خود این واحد شده و الو بله گومان لیتا الو گومان لیتا سیدا نور bir doktor beni Paris'ten çıkıyorken doktor ne ben ziyan jinabeten o bir hükümet Ahmet dikçone gibi bu viçanı bir kez Kerkuk'a doktor bina koşunu girten bir dikçone bu habeten çıkıyorken o sabeten gelek dine koşunu girten. Bala زۆر سپاس بۆ پەیوەندەکە. دەچنە لای کاروان لە کەرکووک. سڵاو لێ بێ کا کاروان فەرموو. باش ئەم کاتتان باش و دەستخۆشی بەرنامەکەتان لێکەین. زۆر سپاس کا کاروان. زۆر سپاس دەکەم. بەنسبەت تەوەرەکە و باسی ئەم جارەوە بەڕای من ئەمە یەکەم جار نییە لە کەرکووکە بەس پزیشک بکرێتە ئامانجی تیرۆریستەکان. ئەوە بوو ساڵانی پێشوو بابرین مرورەکانیش کراوینە ئامانج. بەڕای من یعنی ئەوە نییە بڵێ کەم و کورتێکە لە ئاساییشا بێت یان لە پۆلیسا بێ یان لە هەرچینێکا بێت. بله. بس بنسبة توريد برنامجتان شو يعني وباشتر مزاني أجر بركز يشتي بيها مثلا جوادي خلتي بداية يعني مثلا پرسیارەکان كان من ئاراستەی بکردایە. بەڵێ دیارە کاک کاروان زۆربەی قسەکان یاخود لایەنە پەیوەندیەکان ئێمە لە راپۆرتەکە باسمان لێ کرد بوو. بەڵام بە ڕایەک بخەینە ڕوو. کاک ڕێبوار لە سلێمانی دەڵێت تەنها کوردەکان ئامانج لەم کردوانە لە ناوبردنی کوردەکانە و دەڵێت ئەمە بەرنامەیەکی سیاسیە دش بە کوردەکان. تا چەند هاوڕای لەگەڵ کاک ڕێبوار لە سلێمانی؟ بس من لەگەڵ ئەو ڕای و برادرانی لەبەرەوەی تورکمانەکان و عەرەبەکانیش ئەوەتانی هەر گلەی یەکەن و واڕێن
لەو لایەنەوە مامۆستا. بەڵە زۆر سپاس بۆ پەیوەندیکە بەڵازان دیارە ژمارەکانی کۆڕێکتری کۆم کراوەیە بۆ هاوڵاتیانی دهۆک و هەولێر بۆی بتوان پەیوەندی بکەن و ڕخنە و تێبینی و سەرنجەکانی خۆیان بگەن بە بەرنامەکە یاخود لەسەر تەوەری بەرنامەکە دەچینە لای سۆران لە کەرکووک. سڵاو لێ بێ کاک سۆران. باش برای بەڕێز. زۆر سپاس کاک سۆران. دەست خۆشی و تەوەرە جوانت لێکم زۆر سپاس دەکەم. وڵای یەک پرسیارە لەو پزیشکانە ئەکەم ڕۆژانە 50 کەس ناو 50 کە نووسن بەڵێ بەڵێ کاک سۆران. بەڵە دیارە پەیوەندیەکەی پشرا دەچینە لای کارزان لە هەڵەبجە. سڵاو لێ بێ کاک کارزان فەرموو. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. تەوەرەکەتان لەسەر حکومەتەوەیە؟ تەوەرەکە لەسەر ڕەفاندنی پزیشکانە لە شاری کەرکووک. بەڵێ وەڵای ئێمەش لەگەڵ ئەوان و ئیدانەی ئەوە ئەکەین، یعنی بەڕاستی وەرە سەیری کە شوێنێکی ناخۆش جێگەیەکی ناخۆش وڵاتێ ناخۆش ناتوانین چی بگەین. منێکیان خۆمم گەنجێکم لە کوردستانە تەواو بێ ئەمەل بوو. بۆ کاکارزان وەڵاهی بڵێم بۆ عیشەتێکم نییە، ژیانێکم نەوێت لە وڵاتە ئەڕووی چەکدارەکەیش ناو نانووسە شادەکەشمەیە نازانم چی لێکم. بۆ تا ئێستا تەقدیم نەکردەوە بۆ دامەزراندن؟ بۆ هەموو شوێنە تەقدیمم کردووە ئەڵێن بۆ چەکداریە، چەکدارەکەی 6 مانگە ناوەنووسیوە ناوم نایەت. ئەبێتی وڵاتێک بێت دڵ بەچی شوێنە خۆش بکەیت. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کارزان لە هەڵەبجە. دەچینە لای عەلی لە گەرمیان. سڵاو لێ بێ کاک عەلی فەرموو. ساڵە توش زۆر سپاس دەکەم کاک عەلی. وڵای سەبارەت بە تۆڕەکەت چەند ڕایەکم هەیە کە وەکو بۆشووی خۆم دەرێ بڕم. یەکەم بۆشوویەوە دەگەڕێنەوە دکتۆرەکان زۆربەی زۆریان لە نەخۆشخانەکانێکە دادەنیشن بە شێوەیەکی ئەو تۆ جوابی نەخۆش دەدەنەوە، یانە کەسانێک هێن پارەی ئەویان نییە بۆ عیادە لە عیادەدا نێشن. بەڵێ کاک عەلی دیارە ئەو تێبینی تۆ کاک محەممەد لە کەرکووک ئەویش باسی لەوە کرد. پێت وایە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی پزیشکانی ئەو شارە بڕفێنرێن؟ من بەڵێ ئەڵێ مۆکارێکە پزیشکانی ئەو شارە بفڕێنێن، چی بەلایانی کوردی چی بەلایانی تورکمانی ئەمانە دەکرێت. دووەم هۆکاریش دەگەڕێنمەوە بۆ لایانی پەیوەندیدار لەوێ شتێکی ئەو تۆ بتوانێ فەرم و لایانی تورکمان داوای لایانی خۆی دەکات پارێزگاری لێ بخە. حەز دەکەم شتێک بێت لەو شارانی تا ئێستا یەکدا نەبووە تۆ بە بۆشووی من کە شارە کوردی بێت ئا تورکمانی بێ ئا عەرەب بێ. حەز دەکەم بەشێکی هاوبەشی بێت تورکمان و عەرەب و هەموو شێک بێ وەکو شتەکانی تر کە پارێزگاری لە یەکتری بکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە لای کاروان لە هەولێر. سڵاو لێ بێ کاک کاروان فەرموو. ئەلۆ بەڵێ کاک کاروان. ئەم کاتت باش کاکە شوان. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. دەستخۆشی بەرنامەکە لێکم بەخۆی. زۆر سپاس کاک کاروان. سەزایە بکتەوە تۆ گیانی من ئەوە ئێمە سەرەتا باسی بەڕاستەوەرەکە و باسی پزیشکانە، بەڵام شتێک ئێمە باسی خەڵقی ڕەش و ڕووتی سەرشەقام نەکەین کە هەموو ڕۆژێک کوژدێن و بریندارەکەن. جاوەڕێزم هەر نەک پزیشکان بەڵکو ئەمانە هەخۆی ئەگەڕێتەوە بۆ ئاسایشیانی ئەمنیاسەکە. ئەگەر حکوومەت نەتوانێت پارێزگاری بکە بۆ لە هەموو تاقی دیارەکانی هەرێمی کوردستان کەرکووک دڵی کوردستانە ئەمە لەلایەکەوە لەلایەکترەوە. ئەگەر حکوومەتی ئارا نەتوانێت پارێزگاری بکە بەڵام نەکەجیبێنە بۆ کوردستان. ئەگەر بۆ خەڵکە ڕەش و ڕوتە قوربانی ئەو داهاتی کەروک بێ با ئەو خەڵکە نەبێ بە قوربانی یانی داهاتەکانیان. ئەمە بڵێن هەموو لەسەر داهاتی کوردستانە کە بەڵێ کاکەروان لە هەولێر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ دیارە هەردی دەربەنی دەڵێت خۆزگە سەرکردەکان دەرفێنران نەک دکتۆرەکان، چونکە سەرکردەکان هەرگیز بەقەت دکتۆرەکان سوودیان بۆ خەڵکی شارەکە نییە تێبینی هەردی دەربەنی بوو. دەچینە لای ڕێباز لە قوشتەبە. سڵاو لێ بێ کاک ڕێباز فەرموو. ئەو کاتت باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم، هیوادارم سەرکەوتوو بی. زۆر سپاس بەنسبەت ئەو پەڕینەوەی سادەی کاک ڕێباز ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکی یاخۆ دوور کەویتەوە لێی بۆی باشتر گوێم لە دەنگت بێ. بەڵێ ئێستا چۆنە؟ زۆر باش ئێستا فەرموو. بەنسبەت ئەم دیادەی پەڕینەوەی هاوڵاتی بۆ ئەم برجادا باڵێ بەڕاستی ئەوە هەرکەکە لە سەشانی حکوومەتی هەرێمی کوردستان کە قەتعی دانێن سیارە نەفەر چۆن بپەڕتە. ئێستا من ئەمڕۆ لە هەولێر هاتوومەوە دوو عارسێم دیتیە، دوو عارسێم بۆ خۆم بینم لە یەک لەکن نیستی یەک لەکە فامیلیفان. بەڕاستیەوە جادەی خەسەریە
بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەت دیارە لەسەر تەوەری بەرنامەکە نەبوو دەچینە لای تارە لە سلێمانی سڵاو لێ بێت تارەخان فەرموو سڵاو لە تۆش دەستخۆشی ئەم بەرنامە لێ یەکەم زۆر سپاس دەکەم بەنسبەت ئەم تەوەری کە باسی لێ ئەەکەن بەڕێی من و بەڕێی زۆر کەسی تریش ئەگەڕێتەوە بۆ بڵێن ئێمالی بەرپرسان ئەگەر بەرپرسان چۆن بتوانن کە سلێمانی بپارێزن کە خوانیکانیان هەولێریان هەموو شارەکانی تر ئەوەش ئەتوانن کەرکووک کە شارێکە و شارەکانی تر بیپارێزن دکتۆر گوناحی چییە کە بکوژرێت دکتۆر باشترین ئینسانە و لەگەڵ ئەوەشتا زۆر کەم و کوڕی تریشەیە بەرامبەر بە مەسئولان ئێمە خۆمان مخۆم خەڵکی سلێمانی بڵێن مێردەکەم کەرکووکە کە چەند ساڵە بڵێن لێرە داعیشن تا هەم مامەڵێکی بەسیتە ناتوانین هاتووی کەرکووک بکەین تەسکەری مناڵێک کە ناتوانین پێمان ئەڵە بڕۆ بۆ بەخالێ و بڕۆ ئەچێتەوە بۆ هەولێر ئەنجاتێتەوە بۆ کەرکووک یعنی ئەمە هیچ نییە بەڕاستی نازانی لەبەرەوە ئەگەڕێتەوە بۆ ئێمالی بەرپرسان هەمووی بەدەست بەرپرسانە ئەگە بەرپرسان بتوانن وەکو شارەکان چۆنە پارێزن بە ئەوێش بپارێزن ئەو هیچ شتێک ڕوونایەت لە کەرکووکە بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەت تارە لە سلێمانی بەڵێ ئەزان لانۆهێ من دەڵێت باری ئەمنی شاری کەرکووک هەتا بێت بەرەو خراپی دەڕوات بۆیە من ئەم کێشەیە ڕەفاندن و تیرۆرکردنی پزیشکەکە بەناوبانگەکانی شاری کەرکووک دەخەمە ئەستۆی حکوومەت دەچینە لای عوسمان لە دهۆک سڵاو لێ بێ کاک عوسمان فەرموو ئەم کاتێ باش کاکەجان زۆر سپاس دەکەم کاکەجان بە هەموو دەزانین کەرکووک زۆر لە پێکاتێکی زۆر پێکاتەوە لە کورد و عەرەب بوو بەڵێ کاک عوسمان ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی بەڵێ بەسەر چاوم چاو خۆش بێ جا لەگەڵ ئەوەشدا زۆر لە مێژە حکوومەتەکان شۆبێنەکان یانەوە کەرکووک پشێوێنن ئەوە لە ئێستادا نییە چەندها ساڵەوە بەر دەگەڕێتەوە بۆ دایان ساڵەوە بەر کە کەرکووک دەیانێت پشێوێنن ئەو کوشتنی دکتۆرەکان دکتۆر ئینسانێکی هەز ناسکە دکتۆر خزمەت بە خەڵکی دەکا بەڵام ئەوان ڕهابی شۆفێنیەکان یانەوێت چۆن دێ جێرەشێوێنی بکەن لە کەرکووکدا بەوەی تورکمان بکەن بە دشمنی کورد بکەن بە دشمنی عەرەب بەوەی جێرەشێوێنەکان دەستی خۆیان بۆشێنن و کوردستانیەتی کەرکووک بسڕنەوە و ئیلای شتێکی دیکە نییە ئەگەر دکتۆر پشتن یعنی من نازانم دکتۆر ینی من لە بەلای من وەڵە من نە دکتۆرم نە کەسیشم دکتۆرە دکتۆر بەلای من و کەسێکی زۆر مقدسە چکە خزمەت بە خەڵکی و هەوڵاتی دەکا برینێکی پیس کە کەسێک لە ماڵەوە ژنەکەی یا کوڕەکەی بینەکەی پاک ناکاتەوە دکتۆرێک سیستەرێک خزمەتی دەکا کاک عوسمان کاکسۆران لە کەرکووک دەڵێت ڕەفاندنی پزیشکان لە کەرکووک پەیوەندی بە مەسەلەی کوردەوە نییە دەڵێت پزیشکی تورکمانیش ڕفێنراون لە کەرکووک ئێمە نەبووێت پزیشکی کورد بەتەنیا ببوورە مەبەستم دیارە جەنابەت وا باسی لێ دەکەی کە مەسەلەی کوردە یاخود کارێکی سیاسیە مەبەستم ئەو خێرە بە کارێکی سیاسی دەستنیشان کراوە ئەوە معاملێکی زۆر گەورەی لەسەر کوردێری کەرکووک کەرکووک شارێکی کوردستانی ئەوە گومانی تێدا نییە بەڵام شۆڤێنیەکان دەیانەوێ ئەم شتانە دروست بکەن ئەگەر دکتۆر کوشتن بێ ئەگەر پۆلیسێکی هاتوچووە بێ ئەگەر هاوڵاتیەک بێ هەموو دەزانیت تەخینەوە جەماعەتی نەقشبەندیەکان ئێرهابیەکان لەولاوە چەندەها جار کە بۆ خۆتان ئاگادار نەبوو بەراستەخۆ جووب کە لەسەریان بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای عەبدوڵڵا لە هەولێر سڵاو لێ بێ کاک عەبدوڵڵا فەرموو ئێوارە باش بەڕێز زۆر سپاس دەکەم ئێوارەت باش بەڵێ بەخۆی ڕاستی ئەو چێژەی ئێستا کە لە کەرکووکە بۆ نسبەتی پزیشکان یعنی خەریکە بکە دیاردێکی بەرچاو بەڵام خۆی ئەوە نییە زۆر لە بەڕێزان باز لەوە دەکەن دەرێن یعنی تورکمان یاخود عەرەبی یعنی قەی کەس نەگری بەڕاستی یعنی ئەوە تا لە کوردستانی خۆشمان بەڵام هەموو نەتەوەشێدا بەس زیاتر ئەوێ دەگەڕێتەوە بۆی کە یەک حکم نییە من بۆی دەژێرمەوە زیاتر زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بەڵێ دەچینە لای ڕەمزی لە سلێمانی سڵاو لێ بێ کاک ڕەمزی فەرموو کاک ڕەمزی گوێت لێمە بەڵێ بەڵێ کاک ڕەمزی فەرموو سڵاو لێ بێ یەکەم جار ئەو خوشکەی کە باسی وتی بەڵێ کاک ڕەمزی ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی وە لە موبایلەکەەوە یاخود لە تەلەفۆنەکەەوە گوێ لە من بگری باش بەڵێ هیچ خەتایەکی ئەوانی تیان نییە لەبەرەوەی نییە شەش حەوت نەتەوەیتە لەژێر دەسەڵاتی هەرێمی کوردستان نییە ئەوە یەک دووەم فرقەیەکی عەسکەری ئەتوانن تیرۆریستەکان بێنە ژوورەوە سێمیش ئەوەیە کە سیاسیە و دزیشە
قسمێکی بۆ پارەیە قسمێکی سیاسیە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ڕەمزی لە سلێمانی. زۆر سپاس. دەچینە لای سۆران لە هەڵەبجە. سڵاو لەبێ کاک سۆران فەرموو. زۆر سپاس کاک سۆران. سەبارەت بە تەوەرەکەتان من ئەوە بە شتێکی زۆر نۆرماڵیە بینم ئەو ڕەفاندنی دکتۆر یا تیرۆرکردنی، چکە بەڕاستی ئەو فەوزایە و بێخاوەنیی کە لە کەرکووکە ئەمڕۆ حاکمیەتی هەیە تەواان ئەبێت چاوەڕێی ئەوەی شکی کە لە کەرکووکە ئەوە ڕووبات و زۆر لەوەش خراپتر، چونکە بەداخەوە یعنی کورد هەبوونی خۆی نەسەلماند لە کەرکووکە و خۆمان نەزانین کە کەرکووک ناوچەیەکی زۆر دەوڵەمەند و بەپیتە بەتایبەتی لە نەوتخیزیەکەی ئەوە شتێکی ئاشکرایەوە داگیرکەرانی کوردستانیش چاویان زۆر لەسەرەتی هەر بە تورکیاوە و هەر بە عەرەب نشینەکانەوە و پێکهاتی کەرکووکیش بە شێوەیە هەڵکەوتووەکە لە هەموو پێکهاتەکان پێکهاتی بێت و پێکهاتی ئەوانەیش حتما پاڵپشتێکیان هەیە بۆ ئەوەی کەوا سەقامگیری لە کەرکووکە بە هیچ شێوەیەک حاکمیەتی خۆی نەچەسپێنێەوە با بڵێن ئەو ناڕێشیە و ئەو هەڵبەز و دابەزی سیاسەتە نەچەسپێت وە بەباری و بە مەسلحەتی کوردستانە نەکەوێت و ئەوە شتێکی نۆرماڵە و بەڵام چی بکرێ بۆ ئەوەی کەوا ئەم شتە با بڵێن یەکلا بێتەوە و شتەکە کۆتایی پێبێت تەنها ئەوەیە کە ئەبێت سەرگردایەتی کورد وەک هەموو مژارەکانی تر وەک هەموو کێشەکانی تر دیسان هەڵوێستە بکەن لەسەری یەک دەنگ و یەک ڕابن دڵنیا بن ئەگەر سەرکردایەتی کورد یەک بێت و تەنها پشت بە میلەتی خۆی ببەستێت دڵنیا بە نە کورد ئەرفێنرێ نەتەقینەوە ئەبێت ڕاستە دوژمنمان زۆرە بەڵام ئەتوانین ئێمە میلەتێکی یەکگرتوو بین دوژمن بە شێوەیەکی سیاسی و بگرە سەربازیش تێبشکێن بەڵام بەداخەوە ئەوەتانە ئەیبینین کێشەی ئێمە نەک هەر ئەوەیە بەڵکو زۆر کە ڕۆژانە خۆتان ئەو شتانە ئەو ڕوژێ. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سۆران لە هەڵەبجە. بەڵێ دەچینە ناوبڕێک و دینە وڵاتان. بەڵێ دەچینە لای شوان لە کەرکووک. سڵاو لەبێ کاک شوان فەرموو. چۆنی براکەم؟ زۆر سپاس دەکەم. تەوەرەکەتان لەسەر کەرکووک و لەسەر ئەم فەوزایەکە لە کەرکووکی دروست بووە. بەڵێ لەسەر فڕاندنی پزیشکیەکان لە کەرکووک. بەڵێ وەڵی خۆی ڕاستەکەی ئەمە گەڕێنمەوە بۆ زۆر هۆکار. مەسەڵەن هیچ لەوانە ئەمە بۆ ئەفسەرەکانی کورد لە کەرکووکە یعنی بڵێ نەڵێ ئێستاکانە کورد لە کەرکووکە باڵا دەستە. هۆیەکی لەوانە ئەوەیە کە زۆر جۆمە لێبێ مەسەڵەن بڕێوەبەری شۆرتەی کەرکووک دەڵێ وڵات پڵان چ ئێمە ئاگادار کرا بووینەوە کە ئاگادار بکەیتەوە بەدەستداچوون بکە باش شتەکە ڕوو نەدا کە شتەکە ڕوویدا تاسە تو هیچ ئیسفادێکی لێ ناکەیت. یانە چینێ زۆر بێدەبینێ زۆری ئەفسەرەکانی کورد لێرانە بڵێن بەرپرسەکان کە ئێوارەدا دێ کەرکووک بەجێدن ئەڕۆنەوە بۆ هەولێستێمای تاقی ماڵی لێرە نییە. من زۆر ئیشم بە دایرەکان بۆ مەسەڵەن دایرەی ئەفسەری کوردی لێ بووە ینی کوردی لێ بووە وەڵا ئەمڕ نهاتەوە بیانی نهاتەوە بەس بەناو لێرە یعنی بەناو کاکە جان خەڵکەکە ئەو خەڵکە کە گەڕایە ئەو خەڵکە خەڵکی ئێوەیە ئێوە کە لێرە نابن آخر ئەبێ مشکلێکی ئەو خەڵکە بخۆن. ئێستا بڵێم نەڵێ کە دکتۆرەوای لێ هاتووە ئەمە شکستێ بۆ کورد بەڕاستەکەی چکە کورد لێرەیە باڵا دەستە بیان شتێ بێڵە بزانە کورد ئێوەی پێ کۆنترۆڵ نەکرا. بەڵێ کاکشوان سپاس بۆ پەیوەندەکەت. زۆر سپاس بۆ کاکشوان. دەچین لە لای تیناخان لە سلێمانی. سڵاو لەبێ تیناخان فەرموو. ئەم کات باش کاکشوان. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. دەستخۆشی تەوەرەکەت یەکەم بەڕاستی تەوەرێکی گرنگە. زۆر سپاس دەکەم. بەڵێ من وەکو بڵێن خەڵکی کەرکووکم بەڵام لە نەوەیەک کە لە کەرکووکدا بڕای نەمانتوانیە بگەڕێنە ناو کەرکووک. بەڵێ یعنی ئێستا بۆ نەو تەوەرەیەکە ئێوە باسیەکان ئەویش باسکردنی ڕەوشی ژیانی دکتۆرەکانی کەرکووکە بە نسبەتەوەی کەوا ئەڕفێندێن و لەلایەن تاقم و گروپێکەوە. بەڕاستی یعنی ئێستا ئێمە گەزینە سەر بڵێن داری ژیانی هەموو چینەکانی خەڵکی و شارە یعنی کەسی ژیانی لە ئەمنیەتان نییە. بۆ نمونە ئێستا ئەگەر ئێمە بینە سەرەوە بۆ نمونە تاقمێک ئەو یعنی بڵێن ئەو کارە ئاکات. بۆ ئەگەر ئێمە بڵێن بخێنە سەر لایەنی عەرەبی یان لایەنی تورکمان یان هەر لایەنێک لە کەرکووکەوە هەڵەیەکی گەورەیە چونکە ناتوان یعنی بڵێن لایەنەکە یعنی لایەن بخێنە سەر لایەنێک لەوەسێ گروپێک دەستێک بێرەوەی کەرکووکا بێت. بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. دەچینە لای کەمال لە کەرکووک. سڵاو لەبێ کا کەمال فەرموو. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. زۆر سپاس کا کەمال. بەڵێ بەڵێ جەنابەت باسی ئەو پزیشکانت کردکەوە ماوەیەکە لە شاری کەرکووکە دەفڕێنێن یان تیرۆرەکەن. بەڵێ
من گەڕێنمەوە بۆ دوو لایەن لایەکیان باری ئەمنی بەتایبەتی لە باری ئەمنیەوە لە شاری کەرکووک زۆر باری ئەمنی تەواو سەقامگیر نییە بۆیە ئەم پزیشکانەی ئەم دکتۆرانە تیرۆرەکرێنیان چەند جارێ ئەڕفێنێن بەڵێ لە لای دیگەشەوە دکتۆرێک ئەگەر بتوانێت ڕۆژانە چەند مەبلەغی پارەی هەبێ شتوانێ دوو حیمایان سێ حیمایە بۆ خۆی دابینکە بەڵێ بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت کە کەمال لە کەرکووک دیارە میهران داودی دەڵێت هەر شوێنێک قانون و دەستوری نظامی تیان نەبوو هەموو شتێک ئەکرێت بۆیە ڕفاندنی دکتۆر لە کەرکووک شتێکی ئاساییە دەچنە لای گۆران لە کەرکووک سڵاو لێ بێکا گۆران فەرمی ئەم کاتت باش زۆر سپاس کا گۆران ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دوورکەویتەوە لێ ئەم کاتت باش بەڕێز دەکەم زۆر سپاس دەکەم کا گۆران بەڵێ چۆنی چاچی زۆر سپاس دەکەم کاکە تەوەرەکە لەسەر دکتۆرە بەڵێ دکتۆر طبعا هەموو ئێوارانێ بەلای کەم و مەبلەغە پارەی چاکی دەسەکەوێ بەڵێ مانگانەشی هەیە لە مستەشفا دەوامەکە بەڵێ ناتوانێت دوو حیمایە برای خزمیە میمرزای ئامۆزایەکی خۆی میمرزایەکی خۆی کەسێکی خۆی نێزیکی خۆی مانجی باەکی 750,000 دااتە نەفەری دوو نەفەر دوای خۆی گۆران پێت وایە گۆران تا شەنەوە شتێکی باشە کە ئەم پاسەوانێکیان حەمایی هەبێ ئەم کەسە ئیشی ئەم پزیشکە دەچێتە عیادە دەچێتە خەستەخانە و کاری خۆی دەکات ئەگەر وا بێ دەکرێت ئەبێ هەر دکتۆرێک و پاسەوانی خۆی لەگەڵا بێن ئەمە پێت وایە پێشنیازێکی گونجاوە باشە بۆ ئەم دۆخی ئێستای کەرکووک کەسێکم ڕاستەکەی بەڵام قەی ناکە ئشکالانەکە پۆلیس چی بکە یعنی پۆلیس معقولە هەر دکتۆر لە عیادەکەی پارە پەیداکە بچێت دیار عیادەکەی بۆچێ بێنێ و بیباتەوە بۆ ماڵ تەقەن سواسیارە دەڕوا بەلایەکە نایگینێ و بۆی چۆڕوا بۆی چۆن ئاسێت خۆی ئەزانێت تیرۆرەکرێ لە من خۆ لەسەر مەسئولی خۆی ئەم ناسایی چی بکە لە دەست دکتۆرە بێ خۆی مەسلحەتی خۆی بزانێت بچێتە مەحافەزە بەڵە سپاس کا گۆران سپاس زۆر سپاس بۆ گۆران زۆر سپاس دەکەم باگوێمان لە تێبینی باوکی بەڵێن بێ لە دەربەندی خان سڵاو لێ بێ باوکی بەڵێن فەرموو السلام عليكم قربان عليكم السلام زۆر سپاس وەزعی کە دەیلیسین وەزعێکی نەخوازراوە خۆزگا ئەوە نەئەبوو خۆزگا ئەوە نەئەبیسرا بەداخەوە ئەوانش کە و ئیشە دەکەن بەڕاستی من وای بۆ دەچم مەبەستیان ئەوەیە بە ناوی ئەوەوە بیانەوەی هێزێکی شەکدار دروستکەن بەڵام بەداخەوە گلەیشم هەیە لە برا دکتۆرەکان کاتێکا چیتە لایەن بە تووڕێی و بە ناوچاوێکی درژ و وۆنەوە لە کاتێکە لە خەستەخانە حکومیەکەن بە دژووەنەوە جوابی ئەیەنەوە جاری وا هەیە لێ تووڕا بنتوە ئاواتی ئەوە خوازی نەچوویتایە بۆ لایەن بەڵام کاتێکە چی بۆ لایەن بۆ حیاتەکەی خۆیان زۆر 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 بە ڕێک و پێشوازی دەیەکەن خۆزگە ئەوەش لە برا دکتۆرەکان ناویستا لە هەمان کاتا بەداخەوە حیادەیان لە شاری سلێمانیان زۆر بەرزۆ کردووە و ئەگەر ڕێشم بدەی پەیامێکی تریشم هەیە بۆ دکتۆر بەڕێز دکتۆر بەرهەم داواکەین لە بەڕێز دکتۆر بەرهەم کە وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر خۆی بە باوکی هاوڵاتیان دەزانێ ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە لە دەربەنیخانە ئەوش ئەوەیە خانەکانی ساڵی 1965 کە ڕۆی بۆ تاپۆکردنی گرفتێکی زۆر بۆ هاوڵاتیان دروستەکە بە سوودمەندی لەسەر هاوڵاتە سێر دەکرێت داواکەین لە بەڕێز دکتۆر بەرهەم لەم کەناڵە جوانەی بەڕێستانەوە ئەو سوودمەندیە لەسەر خانوەکانی دەربەندیخان لاوە واگەر لاینەوە شێواز دەگیرێتە بەر پێ وایە ئەو شێوازش کە ئەوان بە سوودمەندی حسێبیان کردووە شتێکی باش نییە ڕەسمیش نییە من بە قانونیشی نازانم داواکەم لە بەڵێ باوکی سوودمەندی لاوە دەستخۆشیش لە بەرێستانەکە زۆر سپاس بۆ باوکی بەڵێن لە دەربەندیخان بەڵێ ئەس لەسەر تووڕی کۆمەڵایەتی فەیسبوک دیارە دانەر دەرگەڵەیی دەڵێت شتێکی زۆر ناشرینە هیوادارم ئەم شتان نەمێنێت ڕێباز سلێمان دەڵێت بەڕاستی هۆکاری تیرۆرکردنیە ئەوەیە کە ئاسایش و پۆلیس تەنها دەتوانن بارگە حزبەکان و دام و دەستگاکان بپارێزن و نەبوونی شارەزایی پۆلیسەکان لە کارکردن دەچنە لای ئاڵێ لە سلێمانی سڵاو لێ بێ ئاڵێ خان فەرموو ئێوارە باش کاکسوان زۆر سپاس دەکەم ئێوارەت باش دەستخۆشی تەوەرەکە و لێ یەکەم زۆر سپاس دەکەم ئاڵێ خان بەڵێ تەوەرەکەی ئەمڕۆتانەوە
ئەتوانم بڵێم کە ئەو دکتۆرانەی کە لە شاری کەرکووک ئەڕفێنن ئەوە شتێکی زۆر زۆر ناشرینە، چونکە ئەو دکتۆرانە بۆ خزمەتی ئینسان و مرۆڤ خزمەتەکەن. زۆر جاریش لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە ئەبینین کە بەرپرسەکانیانە سەر تەلەڤیزۆن ئاڵێن کەرکووک قودسی کوردستانە. ئەی باشە کە قودسە بۆچی ئەو کەرکووک ناپارێزنیان لە کاتی بەرژەوەندەکانی خۆیان نابێ ئەیپارێزن و دەمەکەنەوە ئاڵێن کەرکووک قودسی کوردستانە. یعنی نازانم بڵێم چی ئەی کەرکووک ئینسانی تیانە ئەی کوردی تیانە بۆچی نایپارێزن وەکو شارەکانی سلێمانی و چونکە شاری سلێمانی و هەولێر مەسئولەکانی خۆمانیتیان زۆر بەباشی ئەیپارێزن و هیچ جۆرە تەقینەوەیەک و هیچ شتێکی تیان نبینی. بەڵام ئاڵەخان پێت وانە ئێمە سلێمانی و هەولێر نەتەوەی تریتیان نییە زۆر وەکو کورد، بەڵام لە شاری کەرکووک لە ئێستادا ئەوەی دەوترێت ململانەی نەتەوەکانە لەوێ. پێت وایەوە هۆکارێکی سەرەکی نییە بۆ ئەم دیاردەی ئێستا؟ وەڵی نازان بڵێم چی، یعنی خۆ سلێمانیش هەر خەڵکی کەرکووکی تیا، بەڵام نازان یعنی بۆچی سلێمانی و هەولێر ئەپارێزن، سلێمانی و هەولێر ئەپارێزن و کەرکووک ناپارێزن بۆچی، یعنی سەبەکەی بۆچی ئەگەڕێنەوە. بەڵە سپاس بۆ پەیوەندیەکەت. باگوێمانە تێبینی ئاسۆ بێ لە چەمچەمان. سڵاو لێ بێ کاک ئاسۆ، کەرەم بکە. بەڕێزم باشی؟ زۆر سپاس دەکەم. وەڵی تەمەرەکەتان سەبارەت بە کەرکووکە. بەڵێ بەڕێزم وەڵی بۆ ئەو فڕانی دکتۆرا و مکتۆرا ئەو من بۆ لانی بەرپرسە گێڕمەوە، لانی بەرپرس لێی بەرپرسیارن ئەو شتە. بەڵێ ڕێزم بۆ برادەرەی پێشوو ناوی لەسەر خەیاڵم نەماوە وتی ئەبێ حیمایە بگرن و حیما. بەڵێ کاک گۆران بوو لە کەرکووک. بەڵێ بەڵێ ئەوە لەسەر لایانی پەیوەندیدارە کە ئەمنیەتیان بپارێتێ. بەڵێ نەک هەر لە کەرکووک، ئێستای لە زۆربەی شارەکانی کوردستان هەر خەڵکە ئەفرێنرێ نەکرد کەرکووک. بەڵێ کەرکووک قودسی کوردستانە، بەڵام نەک کەرکووک لە چەمچەماڵیش ئەفرێنرێ و لە کەرکووکیش ئەفرێنرێ، بەڵام ئێستا زۆر خوو بە دکتۆرەوە گیراوە، دکتۆر ئەفرێنرێ. بەڵێ کاک ئاسۆ سپاس بۆ پەیوەندەکە. دەچینە لای فرمێسخان لە کەرکووک. سڵاو لێ بێ فەرموو. بەڵێ فرمێسخان لە کەرکووک. ئەم کاتت باش؟ زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئەو بەرنامەیە دەستخۆشیت دێکم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی پێ بەڵا دیارە پەیوەندەکەی بچرا دەچینە لای بەڵێن لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک بەڵێن فەرموو. باش. زۆر سپاس دەکەم. باشی براکەم. زۆر سپاس کاک بەڵێن. عفو ئەو سێ بەڕێزێش ئێستای ناکە پەیوەندیان کرد دەربارەی دکتۆرەکانی کەرکووک. بەڵێ ئەنجا کاکەجان ئەکرێت بە بەڕێستان بڵێم بۆ بەرپرسانی ژەڵێم هەر دکتۆرێک دوو پاسان بۆ خۆیان دانێن ئیشی پاسەوان نییە. بەڵێ جا ئەوە ئەکرێتە سەر ئەمنێتی کەرکووک ئەو پۆلیسانی کە لەوێن هەمویان خۆی بەڕێوەرەکانی پێشوو ئەزانن چێ پۆلیس بۆ چێ پۆلیس نەبوو، ئەزانن چێ شۆفێن و چێ شۆفێن نییە. ئەوە لای بەرپرسەکانی کەرکووک هەمویان خۆیان ئەزانن. بەڵێ کاک بەڵێن. جا ئەو بەرپرسانی کە لەوێن ئایا بەڕێی خۆیان ئەکرێ هەر دکتۆرێک دوو پاسان بۆ خۆیان دانێن ئیشی دکتۆرە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. دەچینە لای هەڵۆ لە کەرکووک. سڵاو لێ بێ کاک هەڵۆ فەرموو. بەڵێ دیارە پەیوەندەکەی داخستۆ دەچینە لای فەرمان. سڵاو لێ بێ کاک فەرمان لە کەرکووک. بەڵێ کاک فەرمان. باش برا بەڕێز دەکەم. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم بەڕاستی بەرنمەیەکی زۆر سەرکەوتووە وەڵای بەنسبەت دکتۆرەکانەوە. من پێم وایە دکتۆرەکان ئەگەر بێت و ئەو هینانەی نەخۆشانی کەوا ئەچنە لایەن یعنی مراجعێکی زۆریان هەیە ڕۆژانە، ئەوان ڕۆژ بە ڕۆژ ڕەحم بۆ خەڵکە ناکەن، چی لە عەمەلیاتی لە فحوساتەکانیانە. ئەگەر بێت و لە فحوسات و لە عەمەلیات ئاگاداریە خەڵکە بکەن. من لەو باوەڕیان نیم لە شاری کەرکووک دکتۆرێک بڕفێندرێ. بەڵام کاک هەڵۆ کاک هەڵۆ هەندێک لە بەشداربووان دەڵێن ئەمە کارێکی سیاسیە، بەرنامەیەکی سیاسیە، واتە پەیوەندی بەو پێشنیازی تۆ نییە. تۆ دەڵێشی سەبارەت بەو ڕایانەی کە هەن. وەڵای برا بەڕێز دەکەم کاری سیاسی من نەتەوەکانی
هیچ کێشەیەکیان نییە لە ناو نەتەوەکان ئەگەر هەژبێ لایەنە سیاسەکانە لایەنە سیاسەکانش پەیوەندی بە دکتۆرەکانەوە نییە ئەوە ئیشی حیزبەکانە ئیشی ئەوە نییە ئەوەی خەڵکێکەوەشیان ڕفێنن لەو قەنەعەتیان هەنێ کەسن لەبەر ئەوەی دکتۆرەکان یعنی بە سەری خەیاڵی خەڵکانێکی عملیاتەکەن و یعنی هیچ ڕەحم بە خەڵکی ناکەن بەڕاستی ئەگەر بێت و چاوێنە و خەڵکا بێ باوەڕ ناکەم دکتۆرەکانی لە شاری کەرکووک کەس بتوانێت بیان ڕفێنێ. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت هەڵەوە لە کەرکووک. بەڵێ سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نور کۆچە دەڵێت بە توندی ئەم کارانە ئیدانە دەکەین ئاوات قەرەداخی دەڵێت بە بیرڕای من ئەمە کارێکی بەرنامە بۆ دارەژراوە و بۆ تعریبکردنی شارەکەیە لە کورد و تورکمان ئیشی عەرەبە شۆڤێنەکانە وە خۆی دەڵێت ئاوات قەرەداخی. بەڵێ عارفمان لەگەڵدایە لە خوڕماڵەوە. سڵاو لێبێ کاک عارف فەرموو. سڵاو لە تۆش ئەم کاتان باش. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکە لێکۆم دەستخۆشیەوە تۆرە جوانەش لێکەم. زۆر سپاس دەکەم. ڕێز خۆشەویستیم بۆ کەناڵە جوانکەتانێ دەستخۆشی لەسەر دەم کارمەندانی کەناڵی ناریاکەم. زۆر سپاس بە ناوی هەموویانەوە. بەڕاستی بەنسبەت ئەو تەوەرێکداتان بەنسبەت فڕاندنی دکتۆر و ئەو دکتۆرانی کە لە شاری کەرکووکە بەڕاستی من دەڵێم ئەو دکتۆرانی کە لە شاری کەرکووکن خزمەت بە میلەتی کورد بۆ شارە بە میلەتی کورد بە هەموو لایەک دەکەن بۆیە من داواکارم ئینشاءالله بتوانن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەکو چۆن شاری سلێمانی هەولێر دهۆک ئەو شارانەکە دەپارێزرێت بۆ وەکو چۆن لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکان لە کۆنفرانسەکانە باز دەکرێت کە سەرۆکی هەرێم دەمێت کوردستانی کەرکووک قوتبی کوردستانەوە دڵی کوردستانە باش ئەگەر دڵی کوردستانە بۆچی وەکو دەڵێن دڵی کوردستانە بۆچی نایپارێزن من داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم باسی دیکە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ببوورە لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. دوا پەیوەندیمان ڕزگار لە کەرکووک. سڵاو لێبێ کاک ڕزگار فەرموو. ئەم کاتە باش بەڕێز. زۆر سپاس دەکەم کاک ڕزگار. سەبارەت بە تەوەرەکەتان دەستخۆشتان لێکەم. زۆر سپاس. بە نسبەتی دکتۆرەکانەوە بەڕایم بۆچوونی خۆم پێویستیان بە پاسەوان نییە لەبەرەوەی دکتۆر کێشەیەکی ئەوە نییە کە پاسەوانی بدانین لەبەرەوەی کەرکووک پاسەوانی پڕ لە پاسەوانە. حەدی ئەم دکتۆرانش ئەوەیە کە هەمویان وەکو مەسئولەکانیش لە ناو ئەو لە شوێنەکە دابین کرێن واتە وەزعی ئەمنیەتیان بپارێزێ وەکو سەر بۆ نمونە 500 شخوان لە پەنجالی دروست کرد واتوانن بیدەنە هەموو مەسئولەکان و هەموو دکتۆرەکان زۆر بە ئاسانی پارێزگاریان لێکرێ. بەڵام ئەوە دکتۆری لە شوێنەکە ناو منتخەیەکی عەرەبە و ناو منتخەیەکی کوردە ناو شوێنەکە ئەمە هەمووی کێشەیەکی زۆر گەورەیە لەبەرەوەی بەڵێ دیارە پەیوەندێکی پشرا دیارە دوا پەیوەندیمان بوو ڕزگار لە کەرکووک. بەڵێزان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بنار سەردار دەڵێت بەڕاستی ڕفاندنی پزیشک گەورەترین تاوانە کە بکرێت بەرامبەر بە کۆمەلگان چونکە پزیشک هیچ بەدیلێکی نییە. شوێنی عزیز دەڵێت خوا بۆیان بنێرێت تەنها ئەوە دەڵێت سەرتی بلۆڤا دەڵێت وەڵا هیوادارم ئەو ڕفاندنە نەمێنێت چونکە دەبێتە هۆی نائارامی و پشێوی شاری کەرکووکی خۆشەویست کانی بۆتانی. دەڵێت ئەوە نییە خەڵک دەیەوێت تۆڵەی خۆی لە پزیشکەکان بکاتەوە کە هەموو ڕۆژێک خەڵکی هەژار دەرفێنن. دیارە بنار تاها دەڵێت پێم وابێت ئەم حاڵەتە ئەگەڕێتەوە بۆ ئەو فرەلایەنە و فرەلایەنە حەزبیە کە لە شاری کەرکووکدا بوونی هەیە. عەلی هەولێر دەڵێت کارێکی تازە وایە بەڵام دەستی عەرەبەکانی لە پشتەوەیە دیارەوە تێبینی عەلی هەولێرە. هەروەها فەرمان ڕەشاد دەڵێت ئەو ڕفاندنە بەڵگەیە لەسەر ئەوەی هیچ کەس ژیانی پارێزراو نییە. ڕێبەر نەپاخشی دەڵێت ئەوێ دیاردەیە هەندە کە تعریب شۆڤێنی بێت پشت بێکارێ بۆ لاوازکردنە ئاسایشە کوردی لە کەرکووکە قودسا کوردستانیە. جەبار زێباری دەڵێت پێشەکی دەستخۆشی بێ لە بەرنامەکەتان لەگەڵ سپاس دەکەین دەڵێت بەڕاستی ئەم کارە کارێکی زۆر ناشرینە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ڕەوشی شاری کەرکووک پێویستە زیاتر خەم لەم شارە بخۆین چونکە ئێمە خەون بەو شارەوە دەبینین. هەروەها تێبینی ترمان بواتەوە کۆیار عوسمان دەڵێت من تەوەرێکم بەدیل هەیە چونکە دەڵێت شتی زۆر گرنگتر هەیە لەوەی کە ئێوە قسەی لەسەر بکەن. دیارەمە دیاردەیەکە کە چەند ڕۆژێکە هەموو ڕاگەاندەکان باسی لێوە دەکەنی پێم وابێ تەوەرێکی گرنگە. پێشکۆ شێرکۆ دەڵێت بەڕاستی دیاردێکی ناشرینە هیوادارم بنبەر بکرێت دیارە دواتێبینی دەخوێنەوە. کورد زانستی دەڵێت من هیچم نییە بۆ بەرنمەکەی ئەمڕۆتان داواکارم لە بەرنمەکانی داهاتوودا تەوەرێک بکەن لەسەر زۆر بەکارهێنانی وشەی عەربی و ئینگلیزی لایەن خەڵکیەوە. دیارە تەورەکەت بە هەند وەردەگرین بەڵازان لێت هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبێنێ سەعات 6:05 هاوکارم هەکانی هێلی لەگەڵتان دەبێت بۆ وەرگرتنی پەیوەندیەکانتان لەسەر تەوەرێکی تری بەرنامەکە. هەر شاد بن.